سڵاتان لەبێت بەڕێزان کاروان کەمالم ئەمڕۆی وەرزشتان پێشکەش دەکەم ئەمڕۆی وەرزش تایبەت دەبێت بە ڕێفراندۆمی کوردستان لە ئەگەری بوون بە سەربەخۆیی کوردستان ئایا وەرشی کوردستان چی بەسەر دێت هاوکات بە هەمان شێوە وەک دەزانن بڕیارە لە یەکی مانگی داهاتوو لە کەتەلۆنیاش بە هەمان شێوە ڕێفراندۆم بکرێت دەربارەی پرسی سەربەخۆبوونی کەتەلۆنیا و جودابوونەوەی لە ئیسپانیا هەموو ئەو تەوەرانە باز دەکەین بێگومان بە گرافیک باز لەو جیابوونەوەی کوردستان و سەربەخۆی کوردستان دەکەین بەڵام سەرەتا راپۆرتێک دەبینین بابزان یاریزانانی کورد تەنیا لەبەر کوردبوونیان لەلایەن ڕاهێنەرە عەرەبەکانی هەڵبژاردەی عێراقەوە کە بانگهێشتە دەکران چیان بەسەرهاتووە ڕافت بەدرەدین و هەڵگورت مەلا محەممەد و دیدار حامید سەربوردەی ئەو زوڵمانە بۆ کوردستان 24 دەگەێڕنەوە کە لە هەڵبژاردەی عێراق لەیان کراوە ڕافت بەدرەدین دەڵێت هەر کاتێک ڕاهێنەرێکی بیانی ڕاهێنەرایەتی هەڵبژاردەی عێراقی کردبێت یاریزانی کورد لە هەڵبژاردەکە یاریان کردووە ئەگەینە پاراوێز خراون یاریزانانی یانەکانی کوردستان لە ڕابردوو زۆرترین کۆشش و هیوایان گەیشتن بووە بە ڕێزی هەڵبژاردەی تۆپی پێی عێراق بەڵام هەر کاتێک لەسەر توانای خۆیان بانگێش دەکران بۆ ڕێزی ئەم هەڵبژاردەیە بەهۆی کوردبوونیان مانەوە لە ڕێزی هەڵبژاردەکە و تەمەنێکی درێژی نەدەبوو ڕافت بەدرەدین کاپتینی پێشووی یانەی هەولێر و یاریزانی هەڵبژاردەی عێراق یەکێکە لەم یاریزانانەی کە وەک خۆی دەڵێت بەهۆی کوردبوونی مامەڵەی زۆر خراپی لەگەڵ کراوە هەروەها دەڵێت یاریزانی کورد تەنها ئەم کاتانە دەرفەتی یاریکردنی بۆ دەڕەخسا ئەگەر ڕاهێنەرێکی بیانی ڕاهێنەراتی هەڵبژاردەی تۆپی عێراقی بکردووە دژەکی بەزدەقیان دەکردم بەس ئەوچی باسم کرد کە دەڕیبی ئەڵمانیا تایم 2 ساڵ باساسی گەمی بکەم بەس بەڕاستیان پێیان ناخۆش هاتە ئەدناشت ناو ساحی پاس بکەم بوو پاسیە ینی پاسیان نەدە بێشیۆکی ساڵیان نەدەکردی نەخێر پێیان ناخۆش دەبوو ئەمن عەقدم لەو هات لە ئیران لیان تێکدەم یاریکردنی یاریزانە کوردەکان لە ڕێزی هەڵبژاردەی عێراق ساڵ بە ساڵ وەک مەحاڵی لێدەهات بە تایبەتیش لە چەند ساڵی ڕابردوو هەڵگورد مەلا محەممەد ئەگەرچی خۆی و هاواری برای ساڵانێک لە ڕێزی هەڵبژاردەی عێراق لە پاڵەوانتە فەرمیەکان یاریان کردووە بەڵام نایشارێتەوە کە بۆی بەردەوامی لە ڕێزی هەڵبژاردەکە چەندین کۆس بوو بربەستیان لە بەردەمی دروست کردبوو ئەوە شیعێبی ئەوە سنیبی ئەو تشتانە هەبوو بەڕاستی لەناو منتەخەبی عێراقی فترەکان لە 2006 حتا 2007 يعني هندك مدرب داواتن بالتهديدات لاعب سحبي منتخبي ذكر او تشتانه هبو براستي لە پێش ڕوخانی ڕژێمی بەعز یاریزانە کوردەکان زۆر بەکەمی لە ڕێزی هەڵبژاردەی عێراق دەبیندران بەڵام لە دوای ساڵی 2004ەوە ئەگەرچی یاریزانە کوردەکان بانگێشتی هەڵبژاردەکە دەکران بەڵام زۆرینیان تەنها بۆ کەمپی مەشق و یاری دۆستانەکان بوو لە 2 ساڵی ڕابردووش دەرگای هەڵبژاردەکە بە تەواوی لە ڕووی یاریزانی یانەکانی کوردستان داخرا یاریزانی کورد جیان نابێتەوە لە ناو هەڵبژاردەی عێراق ڕاستی دەتوانم بڵێم وەکو بیگانێک سەریان دەکرد دەتوانم بڵێم زۆر جار هەبوو لە مکافەئەی پارەدانیش بەڕاستی کوردەکانیان لە ناو قایمن یەک بەش بە حاڵی خۆم خەفەتێکی زۆرم خوارد ساڵانێک لە وڵاتی قەتەر کە بۆ تەسفیاتی کاس عالەم 2010 لەوێن دەربووم ناوی منیان هەڕەش کرد بۆ لە مێژووی هەڵبژاردەی تۆپی پێی عێراق زیاتر لە 30 یاریزانی کورد بانگێشتی هەڵبژاردەی تۆپی عێراق کراون زۆرینەشیان بۆ سەردەمی پێش ڕاپەڕینەکەی ساڵی 1991 دەگەڕێنەوە دەرباز ئەحمەد کوردستان 24 هەولێر بەڕێزان لەسەر ئەم بابەتە دەوەستین گرافیکمان دەبێت بۆ بێگومان سۆران لوقمان بەڕێوەبەری دێسکی وەرشی کوردستان بچار لەگەڵم دەبێت ئەم تەوەرە باز دەکەین سۆران باسڵات یەکەم ببینین باس لە ئەگەری جیابوونەی کوردستان دەکەین لە کاتی جیابوونەی کوردستان و ئەنجامدانی ڕفراندۆم ئایا وەرشی کوردستان چی بەسەر دێت کاریگەریی ڕفراندۆم لەسەر وەرشی کوردستان لیژنەی ئۆڵمپی جیهاندان بە لیژنەی ئۆڵمپی کوردستان دەنێت لە ئەگەری جودابوونەوە ئەمە چۆن دەبێت کاروان ئەگەر کوردستان سەربەخۆ بێت تاکو ئێستا لە هەرێمی کوردستان لێژنەی ئۆڵمپیک هەرێمی کوردستان و فیدراسیۆنی تۆپی کوردستان و چەندی دامەزراوی دیکەی وەرزشی هەیە بەڵام لەسەر ئاسنی و دەوڵەتی دانیان پێدا نەدراوە یەکەم هەنگاو کە کورد ئەگەر لە ڕفراندۆمی سەربەخۆی لە دووشەمەی داهات و سەربەخۆ بێت ئەوە دەتوانێت ڕاستەوخۆ ببێت ئەندامی لێژنەی ئۆڵمپی جیهانی کە لە ڕووی وەرزشەوە ئەمە هەنگاوێکی زار گەورەیە چونکە تاکو ئەندامی نەبیتە ئەندام لە لێژنەی ئۆڵمپی جیهانی ناتوانانی بەناوی کوردستان بەشداری ئۆڵمپیشی جیهانی بکەیت بۆ نمونە ئۆڵمپیشە ڕێدوژانەوە کە 2016 بەڕێوە چوو یاریزانە کوردەکان لە زۆربەی وڵاتانی
پاڵانی جیهان زیاتر میدالیان لەسەر ئاسی یاری جیاوازەکان بەدەستێنا بەڵام لە ژێر ئاڵای وڵاتانی دیکە کە لە بەرەوەی لێژنەی ئۆلۆمپیک کوردستان لەلایەن لێژنەی ئۆلۆمپیک جیهانیەوە دانی پێدا نەدرا و یەک لە مەینەتەکانی دیکەی کورد کە لە کاتی ئۆلۆمپیک ئەو کاتێک کە لێرە ڕووماڵی ئۆلۆمپیشی ڕێدوجانێنەوەمان کرد لێژنەی ئۆلۆمپی عێراق ئامادە نەبوو تەنانەت نوێنەرێک یان ئەندامێکی لێژنەی ئۆلۆمپی کوردستانیش لەگەڵ خۆی ببات بۆ لە کاتی ئامادەبوونیان لە ئاهەنگیکردنەوەی ئۆلۆمپیکەکە واتە یەک لە هەرە قازانجەکان کە لەسەر ئاسی چینی توێژەکان سودمەندە چینی وەرزشوانان و وەرزشی کوردستان دەبێت. زۆر باشە. خاڵی دووەم ئەوەیە کە فێدراسیۆنی تۆپی کوردستان دەبێتە ئەندامی فیفا و یانەکان بە ناوی کوردستان بەشداری خولی ئاسیا دەکەن و پاڵەوانەکان بە ناوی کوردستان بەشداری لە پاڵەوانتە جیهانیەکان دەکەن. لەسەر ئەم سێ خاڵە پرسیارەکەم هەیە فێدراسیۆنی تۆپی کوردستان ئەگەر ببێتە ئەندامی فیفا و یانەکانیش بەشداری لە خولەکانی ئاسیا بکەن یعنی کەواتە لەمە دووە وەک ئەگەر سەربەخۆ بین لە عێراق جودا دەبێتەوە هیچ پەیوەست نابی بە خولی عێراق و بەشداریکردن بە پاڵەوانتی عێراقیەکان. من پێم وایە وەرزشی کوردستان و بە تایبەتی تۆپی کوردستان لە زۆربەی بوارەکانی دیکە بە سەربەخۆی کوردستان زیاتر سودمەند دەبێت. تاکو ئێستا فێدراسیۆنی تۆپی کوردستان سەرڕای ئەو هەوڵانەی کە داوێتی ناتوانێت بێت ئەندامی فیفا بەشداری لە جامی کوردیفا دەکات کە تایبەتە بە هەرێمە بێدەوڵەتەکان. بەڵام ئەگەر لە ڕیفراندۆم دەنجی بەڵێ زۆرترین دەنجی هیناوە کوردستان سەربەخۆی خۆی ڕاگەیان ئەوە ڕاستەوخۆ بەبێ ئەوەی ینی تەگەرە و بربەست لە بەردەم هەبێت ڕاستەخۆ فێدراسیۆنی تۆپی جیهاندان بە فێدراسیۆنی تۆپی کوردستان دەنێت. ئەو کات کە دانی بە فێدراسیۆنی تۆپی کوردستانە ئۆتۆماتیکیان یانەکانی کوردستان بە ناوی کوردستان و بەشداری لە خوڵ پاڵەوانەتەکانی ئاسیا و جیهان دەکەن و لەسەر لەبارەوەی کە پاڵەوانەکان بە ناوی کوردستان بەشداری دەکەن کاروان لە پارە ئۆلۆمپیکی 2016 لە ڕۆژی ژانوێرۆ کۆڤان حەسەن میدالیای بەدەستێنا بەڵام لە ژێر ئاڵای عێراق و لە ژێر سوود نیشتیمانی عێراق بەشداری کرد و نزار غەزالی و سەردار ئیسماعیل و دەیان پاڵەوانی دیکەی کورد هەمیشە کاتێک بەشداری لە پاڵەوانتیان جیهانیەکان دەکەن دەبێت بە بەرزکردنەوەی ئاڵای عێراق و بە گوێڕاگرتن یانوەستان بۆ سوود نیشتیمانی عێراق بەشداری پاڵەوانتیەکان بکەن. من پێم وایە وەرزشوانن لە زۆربەی یانیش لە هەمووان لە هەموو چینی توێژەکانی دیکەی کۆمەلگای کوردی لە دەرد و مەینەتی بێدەوڵەتی دەگەن چونکە وەرزشوانێکی وەکو کۆڤان حەسەن لەوانەیە پێویستی بەوە بێت هەفتەش مانگ ئامادەکاری بکات بۆ بەشداریکردن لە پاڵەوانێک بەڵام 2000 لە پاڵەوانێکە ناتوانێت بە ناسنامەی کوردستان بەشداری بکاتون بەردەوام دەبێت بە ینی بە شێوەیەکی ناڕاستەخۆ دوای بەرزکردنەوەی ئاڵای عێراق اینجا ئەگەر ڕێی پێ بدرێت کە هەندێک جار ڕێشان پێ نادێت ئاڵای کوردستان بەرز بکەنەوە. کەواتە ئەوانە هەموو بە قازانجی یاریزانە کوردەکان و یانە کوردیەکان تاوا وەرزشی کوردستان بە سەربەخۆیی ینی هەنگاوێک جار گەورە دەچێتە پێشەوە لەوانەیە بە بەراورد بە وڵاتی دیکە زۆر زیاتر سودمەند بێت. زۆر باشە بەردەوام دەبین بەڵام با راپۆرتێکی دیکە ببینین ئەمیش تایبەت دەبێت بە یاریزان و کەسایەتی وەرزشەکانی کەتەلۆنیا لەسەر سەربەخۆیی جیابوونەوەی کەتەلۆنیا لە ئیسپانیا ئەوان پێداگیرن و یانەی بارسلۆناش سڕای ئەوەی لەلایەن سەرۆکی ئەنجومەنی لالیگا و هەڕەشەی دەرکرانی لالیگا لێکراوە کەچی پشتیوانی خۆی بۆ ڕیفراندۆمی سەربەخۆی کەتەلۆنیا دووپات کردوێتەوە. ماڵپەڕێکی ئیسپانیش دەڵێت ئەگەر کەتەلۆنیا لە ئیسپانیا جیا بێتەوە لیۆنێل مێسی و 5 ئەستێرەی دیکەی بارسلۆنا ئەو یانێ بەجێ دێڵن و دەڕۆن. یانەی بارسلۆنا لە بەیاننامەیەکی فەرمیدا پشتیوانی خۆی بۆ جیابوونەوەی کەتەلۆنیا لە ئیسپانیا دووپات کردەوە و یانە کەتەلۆنیەکە بڵاوی کردەوە پشتیوانی لە مافە دیموکراتیەکانی گەلی کەتەلۆنیا دەکەن و ئیدانی توندوتیژەکانی حکوومەتی ئیسپانیا دەکەن کە لە جی کەتەلۆنیا جوداخوازەکان دەگیرێتە بەر. خافێرتی باسی سەرۆکی ئەنجومەنی لالیگا چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی ڕفراندۆم دووپاتی کردەوە ئەگەر کەتەلۆنیا سەربەخۆی خۆی ڕابگەێنێت و لە ئیسپانیا جابێتەوە ئەوە یانەکانی بارسلۆنا و ئیسپانیۆل و گێرۆنا لە لالیگا دەردەکرێن و ناتوانن چی دیکە لە خولی ئیسپانی بەردەوام بن. ڕۆژنامەی دۆن باڵۆنی ئیسپانیش لە هەواڵێکی تایبەتدا بە پشتبەستن بە سەرچاوەکان ئاشکرای کردووە ئەگەر کەتەلۆنیا سەربەخۆی خۆی ڕابگەێنێت و بارسلۆنا لە لالیگا نەمێنێت ئەوە لیۆنێل میسی لە بارسلۆنا دەڕوات چونکە مێسی ناوێت لە دوایین ساتەکانی ژیانی وەرشی خۆی لە خولی کەتەلۆنیا بەسەر ببات. ڕۆژنامەی گۆڵی ئیسپانی بە گوێرەی سەرچاوەکانی ئاشکرای کردووە عوسمان دێمبڵی، لویس سوارێس، ئیڤان ڕاکیتێچ، خافێت ماسکرانێ و ئاندرێ تێرشتیگن بڕیاریان داوە ئەگەر بارسلۆنا لە لالیگا نەمێنێت لە یانەکە بڕۆن. یاریزان و کەسایەتی وەرزشەکانی کەتەلۆنیا سەرەڕای هەموو گوشارەکان سوورن لەسەر ئەوەی ڕۆژی 1 ئۆکتۆبەر بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجی بەڵێ بۆ سەربەخۆیی کەتەلۆنیا بدەن. خوان لاپۆرتای سەرۆکی پێشووی یانەی بارسلۆنا یەکێک لەو کەسانەیە
بەشداری چەند کەرنەڤاڵێکی سەربەخۆیی کەتەلۆنیەکان کردووە داوای جیابوونەوە لە ئیسپانیا دەکات. چاڤی هێرناندزی ناوڕاستکاری پێشووی بارسا کە لەگەڵ هەڵبژاردەی ئیسپانیا بۆ پاڵەوانی مۆندیالی 2010 و یۆڕۆی 2008 و 2012 پێداگری لەسەر جیابوونەوەی کەتەلۆنیا لە ئیسپانیا دەکات و چاڤی کە ئێستا لە قەتەرا ئامادەی ڕۆژی ڕیفراندۆم لە پێناو دەنگدان بۆ سەربەخۆیی کەتەلۆنیا بگەڕێتەوە شارەکەی. تەنانەت چاڤی پێی وایە ئەوان بە سەربەخۆیی دەبنە خاوەنی هەڵبژاردەیەکی تۆپی پێی یەکجار بەهێز و هەڵبژاردەی کەتەلۆنیا دەبێت یەکێک لە بەهێزترین دە هەڵبژاردەی جیهان. جیرارد پیکێ و ئاندرێس ئینێستا و گواردیۆلاش کە هەمیشە پشتیوانی سەربەخۆیی گەلەکەیان دەکەن لەم چەند ڕۆژەی دواییدا لەسەر هاندانی هاونیشتمانیەکانیان بەردەوامن تاکو یەکەم ڕۆژی مانجی داهاتوو بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە سەربەخۆیی کەتەلۆنیا بدەن. بەڕێزان وەک دەزانن لە یەکی مانگی داهاتوو بێگومان کەتەلۆنیاش ڕاپرسی دەکات بۆ ئەوەی لە ئیسپانیا جودا بێتەوە. ئێمە هەوڵدەین بێگومان جیابوونەوەی کەتەلۆنیا و کوردستان بە گرافیک جیاوازیمان کردو بەراوردمان کردووە چۆن ئەمانە ڕوودەداوە چۆن دەبێت. سۆران ڕەزامەندی یاری نەدۆڵەتی بە کوردستان نەدراوە تاوەکو ئێستا لە کاتێکدا ڕەزامەندی دوو یاری نەدۆڵەتی ساڵانەی پێدراوە. ئەمە کاریگەری دەبێت بێگومان لەسەر ئەم دووە هەڵبژاردەی. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی کوردستان تاوەکو ئێستا ڕەزامەندی پێ نەدراوە لە کاتێکدا کەتەلۆنیا هێشتا جوداش نەبێتەوە بەڵام ڕەزامەندی دوو یاری پێدراوە. ئەمە دەمانوێت لە ڕووە وەرزشەکەی لەلایەنی وەرزشی بەراوردێک لە نێوان کەتەلۆنیا و کوردستان بکەین. ئێستا لە فێدراسیۆن تۆپی کوردستان مافیەوەی نییە هیچ جارێکی نەدۆڵەتی ئەنجامدا لەبەر فێدراسیۆن تۆپی عێراق ئامادەنیە دام بە فێدراسیۆن تۆپی کوردستان دابنێ و ئامادەنیە ئۆکەی بۆ بکات بۆی فێدراسیۆن تۆپی جیهان ئەو مافەی پێ بدات. لە دنیا چەندین فێدراسیۆن تۆپی هەندێک لە هەرێم و لە دوورگەکان هەن سەرڕایەوەی کە وڵات نینە بەڵام مافیەوەیان هەیە بەشداری لە پاڵانتەکانی مۆندیال. ئەم مافیان لە ڕێی ئەوەیە کە فێدراسیۆن تۆپی وڵاتەکان ڕێگان پێ بدات. بەڵام تاکو ئێستا فێدراسیۆن تۆپی عێراق ئامادە نییە کە باسیەوە دەکرێت زۆر جار باسیەوە دەکرێت کە پێویستە کورد یان کوردستان لە چوارچێوەی عێراق مافەکانی خۆ بەدەست بهێنێت. بەڵام فێدراسیۆن تۆپی عێراق تاکو ئێستا ئامادە نییە ڕێگە بە کورد بدات تەنیا یەک یاری نێودەوڵەتی ئەنجام دات. واتە ئەمە ینی بەڵام لە جامی کۆنیفا بەشداری دەکات کوردستان. جامی کۆنیفا شتێکە پەیوەندی بە فێدراسیۆن تۆپی عێراق نییە ئەجینە لەوانەیە ڕێگەیان بۆ نەدابە کوردستان بەشداریەوەش کردبە. بەڵام فێدراسیۆن تۆپی کەتەلۆنیا کە ئەوکو لە راپۆرتەکە بینیمان وەرزشوان و کەسایەتی وەرزشەکان و ئەسێرەکانی کەتەلۆنیا نەکسورن و زۆر پێداژی دەکەن و زۆر بە حماسەتەوە بڕیاریان داوە. تەنانەت من لەم دوسێ ڕۆژە چاوێناندز دیمانەیەکی هەبوو لەگەڵ یەک لە میدیا قەتەریەکان کە ئێستا لە قەتەرە گوتی ئەگەر لە قەتەر هەلیۆ بزانم یعنی هەلیۆم بۆ ناڕەخسێت بە ئۆنلاین دەنگ بدەم ئەوە تەنیا بۆ دەنگدان دەگەڕێم و کەتەلۆنیا و دەنجی خۆم دەدەن بۆ سەربەخۆی کەتەلۆنیا و باسی وەش کرد کە ئەگەر کەتەلۆنیا بێتە ینی سەربەخۆی خۆی ڕابگەێنێت ئەوە هەڵبژاردەی کەتەلۆنیا دەبێت یەک لە باشترین 10 یان 15 هەڵبژاردەی جیهان لە ڕووی تۆپیەوە. فێدراسیۆن تۆپی ئیسپانیا سەرڕای ئەوەی کە ڕێگەی بە فێدراسیۆن تۆپی کەتەلۆنیا داوە ساڵانە دو یاری نێودەوڵەتی ئەنجام دات. وەکو بینیمان بەرامبەر لەم دو ساڵی دواییدا یاریشی دۆستانی بەرامبەر ئەرجەنتین کرد و یاریشی دۆستانیش بەرامبەر تونیسیش کرد هەڵبژاردەی تونیس. سەرڕای ئەوەی ڕێگەش پێداوە اینجا وەرشوانانی کەتەلۆنیا پێداژی دەکەن کە سەربەخۆی بن. واتە ئەگەر کەتەلۆنیەک وەرشوانێکی کەتەلۆنی جارێک بێوێ سەربەخۆ بێت ئەوە کورد دەبێت دان هزار جاری دیکە ویستی سەربەخۆی هەبێت چونکە فێدراسیۆن تۆپی عێراق تاکو ئێستا ئامادە نییە ڕەزامەندی بداتە فێدراسیۆن تۆپی کوردستان نەکەرەوەی کە بەشداری پاڵانتەکانی جیهان مۆندیال و ئاسیا بکات تەنانەت یاریشی نێودەوڵەتیش ئەنجام دات. زۆر باشە با هەر بەراوردەکانی دیکە ببینین با بزانین لە نێوان کوردستان و کەتەلۆنیا چۆن دەبێت. ئێمە سلایدێکی دیکەیە یاریزانەکانی کوردستان بێگومان زەحمەت بانگێشتی هەڵبژاردەی عێراق دەکرێن لە کاتێکدا یاریزانەکانی کەتەلۆنیا بە ئاسانی بانگێشتی هەڵبژاردەی ئیسپان دەکرێن و جامی جیهانیشیان بەدەستێنەوە. ئەمە بۆچی بۆ یاریزانە کوردەکان ئەوەندە ینی زەحمەتە بەشداری لە هەڵبژاردەی عێراقەکان ئەگەر خۆیان ئاستیان باش بێت بۆچی هەڵبژاردەی عێراق پشتیان پێ نابەست؟ لەبەروی ئایدیۆلۆژیایەکی مەزهەبی نەتەوەی فێدراسیۆن تۆپی عێراق و زۆربەی دامەزراوە وەرزشیەکان و دامەزراوەکانی دیکەی سیاسیش بەرەوە دەبات. لە راپۆرتەکەی پێشتر دەرباز عەبدوڵواحیدی پەیامنێرمان کردی بووی ڕافدەدرێنی زۆر بەڕوونی ئاماژە بۆ کرد هەر کاتێک ڕاهێنەرێکی بیانی ڕاهێنەراتی هەڵبژاردەی عێراقی کردبێت شانسی بانکێشکردنی یاریزانی کورد لە هەڵبژاردەکە زیاتر بووە. ئەمە بەڵگەیە بۆەوەی کە ئەو ڕاهێنەرانی دەبنە ئەو ڕاهێنەرە عەرەبانی ڕاهێنەراتی هەڵبژاردەی عێراق دەکەن لەلایەنیشی نەتەوەییەوە بڕیار لەسەر یاریزانەکان دەن. هەر لەم ساڵدا لە بەپێی ئەو بەدەوازچوونەی کە لە کوردستان 24 ماوەیەک پێش ئێستا کردمان بەر لە وەتی 1990 تاکو ئێستا تەنیا 30 یاریزان بانکێشتی هەڵبژاردەی عێراق کراون لە کاتێکدا ئەو 30 یاریزانیە تەنیا بانکێش کراون
بۆ تاقیکردنەوە واتە هیچ یارێکی فەرمیان ئەنجام نەداوە خۆ ئەگەر بانگەشتکردنی سی یاریزان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەهێزەوە یاریزانەکان بەشداریان کردبایەوە باش بوو بەڵام هەر کاتێک یاریزانی کورد ئەگە بانکەش کرابێت ئاسیشی بەرز بێتەوە تەنیا بۆ تاقیکردنەوە بەشداری ڕاهێنان و مەشقەکانی هەڵبژارەکەی کردو دواتر بە بڕیارێک باش یاریزانەکان کرد با یاریزانەکان ببینین با بزانین ئەو یاریزانانی کە لە کوردستان لەم ساڵ بانگەشتکران و ئەو یاریزانانەی لە کەتەلۆنیا دوو یاریزان لەم ساڵدا بانگەشتی هەڵبژاردەی عێراق کراون لە کاتێکدا 11 یاریزان لەم ساڵ بانگەشتی هەڵبژاردەی ئیسپانیا کراون بێگومان 6 یاریزانیان لە هەڵبژاردە ئیسپانیا یاریزانی سەرەکین و زۆر بەشیان یاریزانیانی بارسلۆنا بۆچی عێراق تەنیا دوو یاریزان بانگەشت دەکات بەڵام زۆر زەحمەتە یاری بکات یان زۆر زەحمەتە و یاریزانی سەرەکی باشدار بێت ئەو دوو یاریزانی کە ئەم ساڵیش لە ماوەی 2017 بانکەشی هەڵبژاری عێراق کران هەردی سیامەند و مینان خەسرۆ بوون کە تەنیا بەشداری کەمپ و مەشقی ڕاهێنانی هەڵبژاری عێراق کران واتە بەشدارن لە یاری فەرمیەکان نەکرد بەڵام لەسەر ئاسی هەڵبژاری ئیسپانیا تەنیا لە دوایین یاری کە لە پاڵاوتنی مۆندیال بۆ کشوەری ئەوروپا ئەنجامیاندا 6 یاریزانی کەتەلۆنی لە یاری دوایین یاری ئیسپانیا بەشداریان کرد واتە بانگەشتکردنی یاریزانی کەتەلۆنیا ئەو بانگەشتکردنی یاریزانی کەتەلۆنی بۆ هەڵبژاری ئیسپانیا بۆ تەشتێشتی سروشتی و ئاسایی ئەسڵان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دوایەوەی لە 2009 بارسلۆنا گەشت ئاسی گەیشتە لوتکە زۆر جار دەمابینی 11 هەر یاریزانی کەتەلۆنی لە ڕیزی هەڵبژاردەی ئیسپانیا یاریان دەکرێت لەوانەیە ئێستا یەک بینەران پرسیاری وەش بکەن کە ئاسی تۆپی کوردستان و لەگەڵ ئاسی تۆپی کەتەلۆنیا جیاوازە ڕاستە ئەمە شتێکە واقعە بەڵام زۆر جار یاریزانی باشمان بینیوە بانکەش نەکراون بۆ نمونە لە سەردەمانێک سەرنگ محسینی لە لوتکەی ئاسیدا بوو هەڵبژاری عێراق بە دەستکێشەی گۆڵپارێژ و دەیناڵان سەرنگ محسین بانکەش نەدەکراوە ئەم ساڵیش هەردی سیامەند نەک بەڕای من نەک بەڕای ئەو شرۆفەکارە کوردەکان بەڕای ئەو کەسانی کە ڕاهێنەری بیانی بووینە هەردی سیامەند یەکێک لە باشترین بەرگریکارەکانی ئێستای عێراق بەڵام هەردی سیامەند پراوێز دەخرێت واتە قسە لەسەرەوە نییە کە تو ئاسی تۆپی کوردستان لەگەڵ ئاسی تۆپی کەتەلۆنیا چەندە لێک دوورن قسە لەسەرەوەیە لەسەر ئاستی عێراق یاریزانی کورد چەندە ئاسی بەرز بێت دوجار فەرق و جیاوازێکەیە کە دەکرێت با چارەنووسی یاریزانەکان بینیم بزانین چارەنووسی ئەو یاریزانانە لە کەتەلۆنیا لە کوردستان چی بەسەر بێت لە ئەگەری سەربەخۆبوونی کوردستان ئەوە لە خولی عێراق بێگومان دوور دەخرێتەوە بێگومان باس لە یانەکانەوە بامان شێوە بەسەربەخۆبوونی لە لالیگا دوور دەخرێتەوە چ سوودی دەبێت بۆ کوردستان چ سوودی دەبێت بۆ بارسلۆنەوە زەرەرەکانی چی دەبێت ئەگەر ئەمە ڕوو بدات کاروان لەوانەیە بە جیاونەوەی کوردستان لە عێراق کورد لە ڕووی وەرزشەوە بەرەو پێش بچێت بەڵام لەوانەیە لە کەتەلۆنیا وەرزشی کەتەلۆنیایان تۆپی کەتەلۆنیا تۆزێک ینی ماوەیەک چەند ساڵێک ئەگەر دواش نەکەوێت لە جێ خۆی بوەستێت بۆ نمونە بەپێی ئەو یاسای من ئەوە دەچونەی کە لە چەند ڕۆژ کردومە بەپێی یاسای لالیگا بەپێی ئەو یاسایانی کە لالیگا لەسەریەوە بووە جگەل لە یانەکانی ئیسپانیا یانەکانی وڵاتی ئەندۆراش مافیەوەیان هەیە بەشداری لە لالیگا بکەن بەڵام خاوێرتی باسی سەرۆش ئەنجومەنی لالیگا لەم چەند ڕۆژە زۆر بەڕوونی و زۆر بە ڕاشکاوی گوتی ئەگەر یانەکانی ئەگەر کەتەلۆنیا سەربەخۆی خۆی ڕابگەێنێت وە لە ئیسپانیا جابێتەوە ئەوە یانەکانی ئیسپانیۆل و گیرۆنا کەم وەرزە بۆ یەکەم جار سەرکەوتە بۆ ڕیزانە خولی پلەکانی ئیسپانیا لەگەڵ بارسلۆنا ناتوان بەشداری لالیگا بکەن واتە ئەو یەکلا بۆ تۆ کە بارسلۆنا دەبێت بچێتە دەرەوەی لالیگا بەڵام ئێمە لە چ خولێک دوور دەکەینەوە لە خولی عێراق کە یەکێک لە خولە هەرە لاواز و خراپ و بێسەروبەرەکانی جیهان واتە ئێمە قازانج دەکەین بەسەر بەخۆی کەتەلۆنیەکان لەوانەیە ئەگەر زەرریش نەکەن لەوانەیە ماوەیەک بۆچن لە جێ خۆیان اینجا کەتەلۆنیەکان زۆر سوورن لەسەرەوەی کە کەتەلۆنیا سۆران دو سلایدی کەمەمایە کاتمان زۆر نییە بە دو سلایدەکەی دیکەش ببینین با بزانین هاوکاران چۆن ئامادە کردووە لە کوردستاندا هیچ ئەستەرەیەک لەدەست نادات بێگومان یانەکان مەبەستمانەوە لە کەتەلۆنیا ڕەنگە بارسلۆنا مێسی چەند یاریزانێکی دیکە لەدەست بدات هەر سلایدێکی دیکەش دەبینین دەربارەی ئەمە خولی تۆپی پێی تایبەت بەخۆی هەیە کوردستان لە کاتێکدا کەتەلۆنیا خولی تایبەتی بەخۆیدا نییە ئایا ئەو یاریزانانی کە لە بارسلۆنا دەڕۆن بێگومان وەک لە ڕاپۆرتەکەش بینیمان مێسی کە ڕەنگە بە زەرەری بارسلۆنەدا بشکێتەوە بۆچی خەڵکی بارسلۆنا تەنانەت خود یانێ بارسلۆناش ئەوەندە پێداگیرە بۆ جیابوونەوە من لە سلای کۆتایی دەمەوێت دەست پێ بکەم کەتەلۆنیا ئێستا خولیش تایبەت بەخۆی نییە لەوانەیە بینێن ئەویان پێ سەیر بێت بەڵام تاکو 1940 کەتەلۆنیا خولیش تایبەت بەخۆی هەبوو بەڵام جەنەرال فرانکۆ کە پاشایەکی دیکتاتۆری ئیسپانیا بوو بە زەبری هێز خولی کەتەلۆنیای کۆتایی پێهێنا دواتر کەتەلۆنیەکان لە ساڵی 1975ەوە جامی کەتەلۆنیایان دروست کرد واتە ئێستا کەتەلۆنیا تەنیا جامی هەیە ئێمە خولی
تۆپی کوردستانمان هەیە سەرڕای ئەو کەم کوڕیانی کە لە خوڵی نایب تۆپی کوردستان ئەگەر هەبێت بەڵام دەتوانم بڵێم پایەکی دەوڵەت بوونمان ئامادە کردو لە ڕووی تۆپی پێوە لەبارەی مێسی شەوە دەمێت بەدە چرکە ڕۆیشتنی مێسی لەوانێ پەیوەندی بەوە هەبێت داهاتوی باشڵە دیارنیە ئایا لە چ خولێشی جیهانی بە کورتی زۆر بە کورتی کوردستان بە جیابوونەوە یعنی یاریزان و یانەکانی سەربەخۆ بێت ئایا قازانج دەکات؟ ئەگەر کەتەلۆنیا بە جیابوونەوەی جارێک قازانج بکات ئێمە لەوانەیە 10 میلیۆن جارتر قازانج بکات. زۆر سپاس سۆران لوقمان بەڕێوەبەری دەستگی وەرشی کوردستان 24. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان بەراوردی نێوان کوردستان و کەتەلۆنیا بوو لە ئەگەری سەربەخۆی بوون و جیابوونەوەیان و کاریگەری لەسەر دۆخی وەرشی ئەم دوو هەرێمە. ئەمڕۆی وەرزش کۆتایی هات هەر لە خۆشیدا.